بینەران یازی سڵاوتان لێ بێەوەم کاتتان باش تەوەری ئەمڕۆمان تایبەت کردووە بە بواری هونەری. میوانداری زۆر بەڕێز کاک لوقمان غەریبمان کردووە کە بەڕێزیان دەرهێنەرون لە هەمان کاتدا سەرپەرشتیاری ناوەندی گافن. کاک لوقمان بەخێربێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس مەمنون. سەرەتا با بینەری یەکێک لە پرۆمۆکانی کارەکانی کاک لوقمان بین و ئەگەڕێنەوە وڵاتان. ئەوە لە ژوورەکەی ڕێحانە و مەرجانەیە بوو. بەخوا جوانە، بەخوا شەربەت ڕێحانە. شتێکیش هەیە پێی بڵێ و پێشم وتووە با مەسەلەی ڕێحانە و شەکیب تێکەڵاو ئەم ناکۆکتیانە نەبن. بەزار خۆشی بەگەی خۆشی بەزار خۆشی ئەی بەگەی خۆشی فریویدام بە بێهۆشی. بەتەمای خەڵکی لە دەوڵەت هانبەی بۆ چییە شاری بێ حاکمە بە وەڵڵای ئەبێ قورقوشم بەگەر و تا بکە. ڕێحان هەتیف باش جۆ لە مەولا مڵکانە لە بە هەیاس لە بە قەیاسی نایە بڕۆ بێ منت بە چیتان لە دەستێ تەقسیری بەکەن. باشە کێ لە ڕێحانە ئاگای لەم بەزمەیە بەڵکو پیاوەکانی هەیە نامەکان فڕیا بێتە حەوشەکەوە. ڕێحان ئەو حیکایەتی تەواو ئەبێ و تەواو نابێ. ئەرێ وەڵا قوربان شارێکی بەرەڵڵا هەر ئەڵی لەسەرم ئەرزەنیە شارێکی پیس و پۆخە و هەر هەمووی چەگان هەموو عالم دوژمنی یەکترین قوربان هەر کەسێکیش هەڵەسێ لە عاسی خۆیەوە کۆخایە. ئەی چی بکەم؟ ئەوە نەهاڵ دەرگاکەی لێگرتم بە لە بەردی گەورە گەورەوە و هاوارێ کرد سەرۆتەکەی باو بکەم سەرۆتەکەی باو بکەم. یوتم با خەڵک نەڵێنە مەغەدری لێکە چی بکەم هەنێ پارەم مایە بەڵامە بواە ئەو کاتە یەک پیشەکم بنایە بە تەختی ئەو ناوچەوانەوە وەکو سەد بمتۆمانە و ئەوە خۆم نەجات باە لە دەست. ڕێحان مصطفى أحمد جوڵا عمر كريم آغا عبدوڵڵا حەمە ساڵح شەم فوات شاناز محەممەد لەگەڵ دەیان ئەکتەری دیکەی خاوەن ئەزمون. دەستخۆش کاک لوقمان بۆ خۆت و بۆ ستافە جوانەکەشە. سپاس بۆ ئێوەش. کاک لوقمان حەزەکەم سەرەتا باسێکی ناوەندی هونەری گافمان بۆ بکەیت چەند ئەندامتان هەیە پرۆژە و چالاکیەکانتان چین لە ناوەندی هونەری گاف؟ بەڵێ ناوەندی هونەری گاف لە ساڵی 2007ەوە لە مانگیەکی 2007ەوە دروست بووە. ئێمە وەکو ناوەندێکی سربەخۆ ئەهلی وەکو سنتەرێکی هونەری ڕۆشنبیری سینەمایی و تەلەڤیزیۆنی کار لەسەر دوو ئاراستەی کارکردنمان هەیە با بڵێن. ئاراستەیەکیان بەرهەمهێنان لە بواری درامای تەلەڤیزیۆنی و فیلم و فیلمی سینەمایی و ئەو بابەتانی کە پەیوەستە بە سینەما و تەلەڤیزیۆن. ئاراستەیەکی تریش با بڵێن یعنی زیاتر وشیارکردنەوە و تەوعیەکردنی ئەو فێرخواز و با بڵێن ئەو کەسانی هەواداری سینەما و تەلەڤیزیۆنن لە چەند بوارێکە کە ناو بە ناو کارمان لەسەر کردووە لەگەڵ کۆمەڵێ چالاکی تری هونەری کە پەیوەستە بە با بڵێن کارکتەرێک یا خود ئەکتەرێک یا قسەکردن لەسەر بوارێکی هونەری لەو دوو مەجاالێک کە ئاماژەم پێکرد. ئێمە دەستێکی بەڕێوەبردنمان هەیە کە لە 5 کەس پێک هاتووە بەڵام ئەندامەکانمان بە کارکردن کاتێک کە کارێکی هونەری ئەەکەین بە تایبەتی لە بواری درامای خود لە فیلم دروستکردن پێویستمان بە کاستێکە بێ ئەو کاتە کاستەکە کۆکەینەوەنی ئەندامی سابتمان نییە بە بەردەوامی ئەو کاستەکە بە پێویستەوە زۆر لە هونەرمەندانی ئازیش زیاتر بڵێن تەعامل لەگەڵ ئێمەیەکەن ینی وابەستە بوون بە ناوەندەکەەوە بە حکومەوەی ئێمە بەردەوام کاری هونەریمان کردووە ینی لا هەتا لە قەیرانی دارایی و لە کاتی با بڵێن ئەزمێشا ئێمە بەردەوام بەرهەممان هەبوو و نەوەستاوین لە چالاکیەوە ماوەی 14 ساڵە
کارەکەین لەو دوو مەجالی کە ئاماژەم پێک سەرکەوتوو بن. نوێترین کارتان چی بۆ گوناوەندی هونەری گاف؟ نوێترین دوایین کارمان بڵێن کە پەخش بۆ بڵاو کراوەتەوانێ بەڵێ ئێستا ئێمە ئەگەر ئاماژە بە دوایین کار بین ئێمە ساڵی پار لە ڕەمەزانە لەگەڵ کەناڵی سپێدە و سکای ئارت بە هاوبەشی زنجیرە درامای یوسف ناگەڕێتەوە پێشکەشمان کرد لە مانگی ڕەمەزانە و زنجیرە درامای 16 حەڵقە بوو لە کەناڵی سپێدە پەخشکرا لە مانگی ڕەمەزانە و هەمان ئەو ئەکتەرانی کە پێشتر لە کارەکانی تری ئەمە بەشدارن ڕۆڵی جیاجیان بینی و درامایەکی زیاتر ڕەخنەیی تقریبا ڕەخنەی با بڵێن جددی لە کۆمەڵایەتی بوو و دوای هەمین کاریشمان ئێستا کارەکەین بۆ فیلمێک بە ناوی گوڵەکان ناگەشێتەوە کە وێنەگرتن و با بڵێن پرۆداکشن یەکەوێتە ناوچەی گەرمیان و هەڵەبجە ئەو شوێنانە چکە کۆمەڵی ڕووداوی کۆمەڵایەتی یاخود با بڵێن ئاساوارەکانی کارەساتی ئەنفال و کیمیاباران کەتی ئاوێتن لەناو ئەو چیرۆکە ڕنگانەوەی هەیە و لەو ناوچانە ئێستا بە حکمیەوەی کە ئەم ئێستا تقریبان حاڵەتێکی نائاسایی لە کوردستانە بۆی ئەم نەخۆشی بڵاوبوونەوەی نەخۆشیە کارەکانمان جارێت بۆ ماوەیەکی کورد ڕاگرتووە لەسەر ئەو پرۆژەی ئیشەکەین فیلمێکمانەیە ئەوین لەژێر باڵی تاریخیە ئەوە تقریبان نیوەی کارەکانیمان تەواو کردووە ئەویش هاوکات لەگەڵ ئەم ئیشەیە بە ئەنجامی گەیەنی. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. کاک لوقمان بینەری زۆربەی کارەکانی تۆ بوون بە دراما و بە فیلمی سینەماییشەوە زیاتر کارەکانی کلاسیکین زیاتر باس لە ڕابردوو ئەکا هۆکاری ئەوە چێت چیرۆکەکانە یاخۆت خۆت حەزت لە دەرهێنانی ئەو کارانەیە؟ بەڵێ بێگومان یعنی ئەگەر بڵێن مەسلەی کلاسیک یعنی تەنها کلاسیک نییە ئەو مەسەلەکە زیاتر ئەتوانین بڵێن ڕنگ و ڕواڵەتێکی کللتوری یاخود شێواز و ستایلی ئیشەکە ئەبینیت زیاتر کەلتوریە یعنی ئێحتیمامدان بە ڕابردوو و بەرجەستەکردنی کۆمەڵێک ڕوودا و کارکتەری وا لە ناو درامایەکە کە ڕووداوەکان یاخود مێژووی ڕوودانی چیرۆکەکە بۆ ساڵانێکی با بڵێن ساڵانی پەنجاکان یا شەستەکان ئەوانە مۆزوعەکەوەی ئێمە ئەمانەیەکو ناوەندێکی هونەری کوردی کار لەسەر بابەتی کوردی بکەین و کارکردنەکەش لەو مەجالەیە تەنها ڕووداونیە بێ بگەڕێنەوە بۆ کارکتەری کوردی بۆ ئەجوا یعنی کەش و تەقسی کوردی و کۆمەڵی عادات و تەقالید و کللتور و ئەمانە کە پێویستمان تقریبا بێگومان کلاسیکە و هاوکات ئیشی هاوچەرخیشمان کردووە بۆیە تێکەڵ بووە هەردوو بابەتەکە ئەوانە بۆچی لای جەناب سەرنج زیاتر چۆتە سەر ئەوە چکە ئەو بابەتانە بەگشتی لە دنیاە مەسلەی دراما یاخود فیلمی مێژوویی و کلاسیکی زۆرتر سەرنجی بینە ڕائکێشێ لەبەر ئەوەی بابەتەکان وێنەکە بۆ خۆی با بڵێ وێنە گشتێکە جیاوازترە لە وێنە تازەکە ئەو وێنەی کە تۆ ئێستای بینی ڕۆژانە لە ناو دراما هاوچەرخەکانەوەی کە باسی ئێستاکات چونکە خۆت بینەرتیایە ئەژی ڕاستە لە کاتی بینین و نمایشکردنەکە چێتە ناو ڕووداوەکانەوە بەڵام مانەوەی کەمترە لەو بینراوانەی کە تۆ گەڕێنێتەوە بۆ سەردەمێکی پێش ئەوەی تایە ژیابیت ئەمە ئەو حاڵەتە لە دنیاشە بۆ خۆشت چاودێری و مطابقت ئەزانی کە ئەفلامی تاریخی و مسلسلاتی تاریخی زیاتر بینەر بەلای خۆیان ڕاکێشێت بەدڵنیایە زۆر ڕاستە. کاک لوقمان بەڕێزت دەرهێنەری زنجیرە درامای بە هەمان شێوە فیلمی سینەماییش کامان بۆ لە لای تۆ بە چێشترا کاری تیا بکەیت و جیاوازی فیلمی سینەمایی لەگەڵ زنجیرە درامایە لە چ ڕوویەکەوە جیاوازە؟ بڵێ بێگومان من هەردوو بوارەکە ینی بە جێگەی ئیحتیمامی منەوە خۆشمێ و کاری تیاکەم و کارم تیا کردووە هەڵبەت هەریەکە و بڵێن ینی شێواز و ڕنگ و ڕواڵەتی خۆی هەیە حتمما فیلمی سینەمایی لە ماوەیەکی سعاتێک سعات و نیوەیەک 2 سعاتە فیلمی درێژمە بەستمە چیرۆکێک بەرجەستە بێ زیاتر وێنێ ینی دیالۆگ کەمترە ئەگەر چی فیلمی دیالۆگیش من فیلمم کردووە زۆرتر با بڵێن فیلمی درامیە ینی لە دنیا ئەمە شێوازێکە ستایلێکە لە کارکردن لە فیلمی سینەماییە
بۆیە ئەگەر جیاوازی بکەین جیاوازی زۆرە بێگومان یعنی دوو بواری جیاوازە وەکو چۆن کەسێکی شێوەکار یەکێک پەیکەر سازە یەکێکیش تەشکیلی تابلۆ دروستەکە ینی هەردووکی هەر لە دوجار تەشکیلی ئەمیر دوجار هەردووکی فلیمە یاخۆت با بڵێن موڤی ئەچێت سەر شاشە یاخۆت لە شاشەی بچوو بیا گەورە تەلەڤیزیۆن بیا سینەما بەڵام دوو مەجای جیاوازە بێگومان بۆ خۆت کامیان بە چێشتر حەزەکەی زیاتر من زیاتر حەزم لە کاری درامیە لەبەر ئەوەی ئێمە سینەما پیشەسازیێکی گەورەیە و دەسەڵاتێکی گەورەی دارایی و ئیمکاناتێکی زۆری پشتی کامێراوە تا بەردەمی کامێرایە لەو بڕوایان بۆ ئێمەی هەرێمی کوردستان بۆ کورد بەگشتی لە هەر جار پارچەکەی کوردستانە احتیمامدان بە دراما و بە کێشەکانی با بڵێن کۆمەڵایەتی سیاسی ئابووری لە ناو درامایە بۆ کوردستان و بۆ کورد بۆ خەڵکی ئەم ناوچەیە ینی باشترە و بەسوودترەوە مانەوەی زیاترە وەک لە فلیم وەکووتم پیشەسازیەکە ئێمە ناتوانانی کێبەرکەی دنیا بکەین لەو مەجالە کە ئێستا زۆر مەجالێکی گەورەی با بڵێن هەم پیشەسازی هەم ئابووریە. طبعا بەدڵنیاییەوە کاک لوقمان ئەستی هونەر و فیلمی کوردی لە فستیڤالە نێودەوڵەتی و جیهانیەکانە چۆن ئەبینیت وەک دەرهێنەرێک؟ بەڵێ بێگومان بە حکمی پێشکەوتنی تەکنەلۆژیای وێنەی کە ئێستا چەندەها ئامێری باشی بە بڵێن ینی لە چاو ساڵانی پێشوو کەوتۆتە بەردەستی کەوادری هونەری فلیمەکان هەنگاوی ناوە بەڵام وەکووتم سینەما ناتوانێت کێبەرکێ لەگەڵ سینەمای دنیا بکە سینەمای کوردی فیلمی کوردی ئەسبابەکان زیاتر یەکەمیان ئەسبابی ئابووریە ینی ئەو بودجەی کە تەرخانەکرێت زۆر جار بودجەش هەیە سەیرەکەی ئەو ئەزمون نییە یعنی ئەو کەسێک کە فیلمێک دروستەکە ئەزمونێکی زۆری نییە چونکە فیلم دروستکردن تەنها ئەزمونەکە نییە لە مەجای ئەوەی کە تۆ چیرۆکێکی لە بەردەستایە و تەکنیکی لە بەردەستایە بێ ئەو کەسەی دەریهێنەر ئەو سیناریە نووس ئەوانەیە هەتا ئەکتەرەکان خەلفێتێکی زۆر قوڵ و دوور و درێژیان هەبێ خود ینی زمینەیەکی باشیان هەبێ لە بواری ڕۆشنبیری گشتیە بۆی تێبگەن کە ئەو ئەدا و بەرجەستەیە چەوەکو نواندن بە یاخۆ وەکو دەرهێنان و وێنەگرتن دوجار کە ئەکاتە لای متەلەقی و بینەر ئەدایەکی پێرفێکت بێ لە ئاستی دنیاە بێ بەداخەوە هەوڵ هەیە ئێمە ئاستەکە وەکو تەکنیک وەکو ئەکتین وەکو دەرهێنان باشە بەڵام وەکو بتوانین یعنی فیلمێکی زۆر جیهانی گەورە دروستکەین کێبەرکێ بکەین لایانی کەم لەگەڵ وڵاتانی وەکو ئێران وەکو تورکیا وەکو هەندێک وڵاتی عەرەبی بێگومان ئێمە بەداخەوە هێشتا لەو ئاستە باشە فلیمەکانمان لەو ئاستە باشیانی بەڵێ ئەو خەڵاتانی بۆ نمونە وەرئەگیرێن ڕەچە بەرامبەر ئەوانی بەڵام بەشداریەکەم خەڵات وەرئەگرن بەڵێ زۆر جار باسمان کردووە ئەو مەسەلەی خەڵات و فیستیڤاڵاتی مەحەلی هەیە لە دنیاە یعنی ئەمە نابێ بە پێوە نابێ بە ستاندارد بۆ باشی و چاکی کاری هونەری زۆر جار خەڵاتەکان بەشداریە ینی خەڵات نین ئەمانە وەکو من زۆر جار خۆم پرسیارم کردووە و بە دوایە چوون بزانم چۆنە ئەم مەجالە گەشتومەتەوە نەتیجەی ئەمانە خەڵات نین کە وەرەگیرێن ئەمانە تەنها وەکو بڕوان هەمەیەک وەکو وەسیقەیەک شتێکە بابەتی ئەوەی کە ئەو کەسە یاخود ئەو فلیمە بەشداری کردووە لەبەر ئەوە لەو خەڵک ئیدعاکە لە ئەڵمانیا خەڵاتم وەرگرتووە لە فستیڤاڵی بەرلین باشترین فلیمەکانی دنیایەتی نمایش دەکرێت لەکان باشترین فلیمەکان ناکرێت فلیمێکی کوردی ناتوانێت بچێت ئەتوانێت بەشداری بکە لەو بڕوایانیم زۆرتری زیاتر هەمووی میدیاییە ئەو بابەتانە و ئیدعاە یعنی چۆن ینی من واڵێم من وام کردووە باوەڕ ناکەم نەکاریگەریەکی باشی هەبوو بێ لەسەر حرەکەی سینەمایی یاخود فیلم سازی کوردی مجرد تەنها وەکو چۆنەڵی بەشداریکردنێکە و ڕێوڕسمێکی تایبەتە و ئەو فیستیڤاڵانەش لە دنیا ینی سەدان فیستیڤاڵ هەیە زۆربیان مەحەلین لە گەڕەکێکەکرێت لە شارێکی دوورە دەستەگەی ناو وڵاتێکەکرێ یاخود کۆمەڵێ خەڵکی ئارەزوومەند بۆ خۆیان یەن فیستیڤاڵێکەکەن وەکۆی لێرەژەکرێت زۆر جار خەڵک حەزەکە فیستیڤاڵ بکە
ئێمە پێویستمان بە بەرهەمهێنانە لە ڕاستیە، پێویستمان بە قاڵبوونە لە دروستکردنی فلیمە پێش ئەوەی پەلامار بین بچین بۆ فیستیڤاڵوانە، پێویستمان بە قاڵکردنی ئەزمموی خۆمانە لەو مەجالە، ینی کۆمەڵی خەڵکی گەنجی تازە دروست بن کە بتوانن هەم لە ڕووی تەکنیک هەم لە ڕووی ئەدای بەردەمی کامێرا و ئاکتین و ئەمانەوە بتوانن ینی گۆڕانکاری بکەن، تەجاوزات بکەن، نەک بەشداریکردن لە فیستیڤاڵە. بەڵێ با بینەری پرۆمۆیەکی دیکەی کارەکانە بن ئەگەڕێنەوە لاتەن. فیلمی دانیشتوانی عەلیاوە. ئەبێت تێبکەن هەروە ساویلکانە ئەم دنیاە ناگوزەرێ. من شەڕ نافرۆشم، من ئەیکەڕم بە هەرچەنێ بێت. ئەمە ئەینمەک بە حەرام، ئەی تۆ بە ئیمزای ناکەیت. ئەوەی تۆیڵی نەک لەم شارە لە هیچ شوێنێکی ئەم ناوەیە بە پولێکی قەڵب لێ ناکڕن. شۆ ئەیبینی چۆنی ئەبینی شەربی ئەو دەرکە لە بن پێ و دەربێت. باوکە ئەڵەم ژنەکەشی جوان بوو. چی دەوێت؟ کاک لوقمان دەستان خۆش بێ ئەگەر بتوانین باسێکی ئەو بەرهەمە جوانەمان بۆ بکەیت. بەرهەمێکی سینەماییەوە. بەڵێ بێگومان ئەوە فیلمی دانیشتوانی عەلیاوەی یەکێکە لەو بەرهەمانەی کە پاژمانبوونێکی زۆر هەوڵێکی زۆرمانتیایە لەوە سەرەتایی کاتی قەیرانی دارایش بوو کارمانتیا کرد. خۆشبەختانە لە چەند شارێک لە سلێمانی و لە هەولێر و لە پایتەختی مۆسکۆ لە سینەمایەکی کلتوری وە لە بەغا نمایشمان کرد. هەر نمایشەکانیش بەڵێن لە فیستیڤاڵەکان وەکو بەشداری بوو، نەک بۆ پێشبڕکێەوەوانە هەر وەکو هەموو ئەوەی کە پێشتر ئاماژەم پێکرد بەشداریە. فلیمەکە فلیمێکی زیاتر بڵێن درامی و مێژوویە، هاوکات یعنی باس لە کێشەیەکی سیاسیەکە لە ناو فلیمەکەیە، یعنی با بڵێن چیرۆکێکی سیاسی هەیە، کەسێک ئەوێ بچێت ناو کۆمەڵگایەکی دواکەوتوی ئەقتاعیە گۆڕانکاری بکەوە، هەڵگری ئەفکاری پێشکەوتن خوازانەیە، بەڵام سەیرەکەی تووشی کۆمەڵە کێشە و گیر و گرفتە بێ وەکو لە فلیمەکە بەجەستەکراوە. یەکێکە لەو فلیمانی کە من خۆم زۆر ینی بەرهەمێکی خۆشەویستە لەلام. بەڵێ چۆن وەبەرێنان لە سینەما و هونەردا بکرێت؟ لە ڕاستیە ئەوە یعنی بابەتێکی زۆر هەستیارە، پەیوەستە هەم بە کەرتی تایبەتەوە بە دەرەجەی یەکەم، اینجا حکوومەت دەوڵەت لە ڕاستیە لەبەر ئەوەی ئاستی ڕۆشنبیری یاخود ئاستی تێگەیشتنی گشتی بۆ کەرتی تایبەت لە کوردستانە نەگەیشتوتە ئاستێکی کامڵ بوو و لەلایەن دەوڵەتیشەوە وەکو موسەساتی دەوڵەت یاخود موسەسە یاسادانان یاسایەک نییە بۆ ئەوەی کەرتی تایبەت موزویر بکات یاخود بخاتە ژێرباری ئەوەی کە بەشدار بێت لە پرۆژەی هونەریە. ئێستا ئێمە تووشی حاڵەتێکی با بڵێن نامۆ بووین لە ناو ئەوەی کە زۆر جار کە تێزەکان شیەکرێتەوە حکوومەت ئەرکی ئەوەی نییە بێت بەرهەمهێنان بکات لە بواری فیلم و دراما و بواری هونەری بەگشتی، وە کەرتی تایبەتیش یاسایەک یاخود ڕێنماییەک لەلایەن دەوڵەتەوە بۆی دانەنراوە کە بێتەوە بەرهێنان بکات لە بواری هونەریە، چونکە دوجار کەرتی تایبەتیش بە دوای بەرژەوەندی خۆیان گەڕێ بۆیە تێگەشتنە گشتێکە و ڕۆشنبیری گشتی لە کۆمەلگای ئێمەیان نەگەیشتوێتەوە ئاستی کە ئەم هەمانگیە یاخود ئەم جۆرە لە بزنس لە ناو بواری هونەریە دروست بێ بەداخەوە. بۆیە ئێمە ینی من زۆر جار پێشنیارم کردووە لە کەناڵی تر و لە شوێنی تر و لە ڕۆژنامە و میدیاکانە کە باشترە ینی دەوڵەت یاخود پەرلەمانی کوردستان لێرە یاسا دەرکات یا ڕێنمایی دەرکات کە هەندێک لە کۆمپانیاکان ئەو کۆمپانیانی کە خاوەنی سەرمایە گوزاری زۆرن لە کوردستانە یا کۆمەڵی کۆمپانیای ناوەندیش یا ئەو کەناڵانی کە ئەکرێنەوە بکەوێتە ژێرباری ئەوەی یعنی ساڵانە بەشدار بێت لە بەرهەمە هونەریەکان و سەپۆرتی بەرهەمی هونەری بکە و دروستی بکە. بەم هەمانگەوە حکوومەتیش بەشێک لە با بڵێن داهات و تێسووی ئەو بەرهەمانە بگرێتە ئەستۆ و ینی ڕێوشێن و یاسایەکی وا دانرێت کە ئەمە
نەکەوێتە مەجای بەهادەردان و بەفێڕدان و گەندەڵی و ئەو مەجالانەی کە زۆر بەجالەکانی تری گرتوێتەوە و ئەکرێ بۆ نمونە زۆر جار باسمان کردووە کە حکوومەت وەکو چۆن پرۆژەی خزمەت گوزاریە کاتە بواری منافەسە و با بڵێن کێبەرکەوە لە بینی مقاولەکانە یاخود مەجالێک دروستەکات خۆی وەبەرهێنانی تیاکە و بودجەی بۆ تەخسیسەکات وانێ بۆ هونەریش بۆ بە تایبەتی دراما و سینەما ئەم شێوازە لە کارکردن بەکاربێنێت بەو مەرجەی کە یعنی بتوانێت کۆنتترۆڵی وەکو چۆن کەسێک شەقامێک دروستەکە لەژێر کۆنتترۆڵی کۆمەڵێ دام و دەستگایە و تعلیمات و ڕێنمایی و ڕێوشێنی خۆی هەیە ئەمە ژوابێ هەروانە بێت پارە بدرێت بە خەڵک و بچێت سەرفیکات و نەزانێ ئیشەکە چییە بێ و چیە یعنی ڕێک بکرێتەوانێت چۆنەڵی بەرنامە ڕێژێکی باشی بۆ بکرێت بە هاوکاری خەڵکی شارەزا و ئەمانە ئەتوانین ئێمە وەبەرهێنان بکەین لە بواری سینەما و لە بواری تەلەڤیزیۆنیشا بۆ ناوخۆی خۆمان و بۆ هەندێک لە دەوروبەری بڵین پارچەکانی تری کوردستانی خۆمان تامان بۆ دنیا ناتوانین وەکو ناتوانانی ئەو وەکو ئارزمکردن جارێ زووەکە ئێستا بەڵام ئەمە وردە وردە کارکردن ئەزمون دروستەکات یعنی بەردەوام بوون لە کارکردنە ئەزمون قوڵترەکاتەوانێ و مەجالەکە فراوان و گەورە ئەکات و لەبەرەوە ئەم پێشتریش ئەم پێشنیارانەمان کردووە بابەتێکی تریشەیە کوردستان پڕە لە چیرۆکی جۆرا و جۆر لە مەئەسات و کارەسات وەکو پێشتر جەنابیش ئاماژە و پێکرد هەر لە مانگی سێ چەندین بۆنەی خۆش و ناخۆش هەیە دەیان چیرۆک هەیە بۆ نمونە لە پرۆسەی خراپی ئەنفالەکە بەسەر ئێمە هاتووە ئەتوانین ئێمە سوودی لێوەرگرین چیرۆکەکانیان کۆکەینەوە کە هەیە زۆر لە ڕۆژنامە نووسەکان لە نووسەرەکان لە ئەدیبەکان چیرۆکی ئەنفال و هەڵەبجە و کارەساتانی کە بەسەر بەڵێ هەزاران چیرۆکەیە و ئەتوانرێ لە ڕووی زۆر یعنی زۆریش نەچینە ناو بابەتە سیاسیەکانیەوە ڕووە کۆمەڵایەتێکەی با بڵێن دەرەنجامەکانی پاشماوە خراپەکانی ئەمانە لە ناو دراما لە ناو فلیما بەکاربێت مەرجنیە هەموو دراماکە هەموو فلیمەکە باسی ئەنفال بکرا ئەکرێت چیرۆکێکی ئەنفال بێتە ناو یەکێک لە هێڵە درامیەکانی ناو درامایەکەوە ئەکرێت بەشێک لە فلیمێک باسی ئەنفال کات بەڵام چیرۆکێکی کۆمەڵایەتی بێ بزانین هۆکارەکانی دەرەنجامەکانی ئێستایی ئەوانە و پاژماوەی ئەو کەس و کارە خەڵکی کە ئەو ماساتی بەسەرا هاتووە ئێستا لە چ گوزەرانەکان ینی چۆن تەسیری باری دەرونی ئەو کەسانە تەسیری مێژوویی لە سەریانمانەوەی ئاساوارەکانی چۆنە ئەمە هەموو یەکرێت ینی من زۆر جاریش باسمان کردووە دووبارەیەکەینەوە کوردستان پڕە لە چیرۆک هەتا لە لۆکیشنە ینی بۆ نمونە قەڵای هەولێرە ئەگەر وەبەرهێنان بکرێت لە بواری سینەمایە بۆ ئەگەر ئەم شوێنانە لۆکیشنی چاکرێت بەڵێ تازاکرێتەوە لە منتیقی گەرمیان تونی بەهبا هەیە لە کەرکک قەڵای کەرکک هەیە لە سلێمانی چەندهاش قەڵای گەلارێ شوێنەوار هەیە لە سلێمانی خانووی کللتوری هەیە ئەمانە هەم وەکو لۆکیشنیش ئێمە لۆکیشنی زۆر باش هەیە ئەتوانین بەکاری بێنین تۆ دیقەت بە لە دنیاە فلیمی مۆمیا کە کرا کاتی خۆی چون لە میسر ئینتاجیان کرد لە ناو ئەهرامەکانە بۆ ئەهرامەکان شوێنێکی ئەسەریە فلیمەکە ئەمریکیە لە هۆلیوود کراوە هەموو لۆکیشنەکانی میسر و سەحرای سینا و بیابانی سینا و دەوروبەری ئەو شوێنە ئەسەریانەی کە هەنێ لەبەرەوە لە کوردستانیش هیچ لەو مەجال موقعێکی باشی بەڵێ لەبەرەوە ئەماگەر بتوانێت ئەقڵێتێک هەبێ بتوانێت ئەو ئیمتیساسی ئەو توانە هینانە بکە و شەریکاتانە دەرەوەیان نەتوانن بینیوانە زۆر جار کلیپیان تیا کردووە بۆ نمونە کلیپی جیهانی بینیوە لە قەڵای کەرکووک کراوە کە هۆلیوود کردوێتی یەکی شەریکەیەکی هۆلیوودی با نەبێ بەوەی کە ینی تاکیدیم لەسەری نەکەی بەڵام ئەکرێ زیاتر لەو مەجالەیە ینی ئێمە ئیش بکەین بەڵێ کاک لوقمان بەڕێزت وەکو دەرێنەری فیلم چەند فیلمێکی سینەمایی هەیە یەکێک لەوانی کە ئێستا ئاماژەت پێکرد دانیشتوانی ئالیاوە ئاستی پێشوازی خەڵک چۆن ئەبینی لە هونەری سینەما بەڵێ
بەداخەوە ینی ئێستا لە دنیاە بەگشتی بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەم مۆبایل و ئایپاد و ئایفۆن و نازانم بابەتانی کە با بڵێن تابلێت کە بەدەست هەموو کەسێکەوەی کۆمپیوتەر بەگشتی شاشەی بچووک بەگشتی لە دنیاە ینی بینەر ئەو بینەرەی جارانی ئەگەرچی ئێستش لە ئەوروپا با بڵێن پەنجەرەکانی بلیت بڕین حکومەکان لەسەر پێشکەوتن و بەرەو پێشچوونی فلیمەکان زۆر جار فلیمی ئێستعرازیە ئەکرێت گۆرانی و هەندێک کەش و تەقسی بڵێن ئاهەنگامی زیتیایە بینەری ئەبێ بەڵام بەگشتی ئەوەی من تێبینیم کردووە جگە لە فلیمە کوردیەکان کە بینەری زۆر کەمە فلیمە جیهانەکانش من تێبینیم کردووە لە سلێمانی فلیمی زۆر باشی جیهانی یا با بڵێن هۆلیودی کە 6 ئۆسکاری هێناوە 100 کەس لە ناو هۆڵەکەیان نەبووە بەداخەوە ئەمە هەیە ئەم زاهیرەیە بەڵام ڕێگای تریژ هەیە بۆ گەیاندنی فلیمەکان بۆ نمونە تەلەڤیزۆن کە تا ئێستا کاریگەری هەیە لەسەر خێزانەکان و لەسەر بینەر و ئەو فلیمانە توانێت بچێتە کۆمەڵێ پیج و ئەکاونتی واوە کە بگاتە بینەر بەگشتی دوجار ینی ئەگا بە بینەر بەڵام ئەو کۆبوونەوەی لە ناو هۆڵێکی سینەمایە کەم بۆتەوە چون بۆ سینەما نەکراوە بە کللتور لای ئێمە هەتا ئێستا خۆی بەڕاستی کللتور بووە هەتا ساڵانی کۆتایی هەشتاکانیش زۆر ینی کللتورێکی زۆر باش بووە خەڵک بە شەوانە چون بۆ سینەما خێزانەکان سینەما دایم ڕۆژانە چەند جارێک نمایشی فلیمە کراوە بۆ نمونە 3 سینەما هەبووە لە سلێمانی لە هەولێر 5-6 دانە هەبووە بەردەوام ئەمانە هۆڵی گەرم و گوڕی پڕ لە بینەر بوون بەڵام بە دوای دروستبوونی گەماروی ئابووری لەسەر عێراق و ئەو وەزع سیاسیانەی کە دروست بوو بەگشتی یعنی لای ئێمە ئەو بابەتە کاڵ بۆ ئێوانێ تەواجودی بینەر لە هۆڵەکانە ئێستاش ینی من هەر خۆشببختانە هەست دەکەم کە هەر هەیە ینی بەشی خۆی بینەر هەیە و خەریکە جارێکی تر لە ناو گەنجەکانە کللتوری سیرکردنی فلیم و چوونە سینەما و بخۆی چونکە بینینی فلیمێک لە ناو ساڵۆنێکی سینەمای زۆر زۆر جیاوازترەوەی لەسەر کۆمپیوتەرێک یاخود لەسەر شاشەیەکی بچووکی تەلەڤیزیۆنی یاخود مۆبایلێک بیبینی ئەو چێژ و متعی کە لە ناو ساڵۆنێکی سینەمایە لە فلیمێکی بینی زۆری فەرقە بۆیە هەست دەکەم یعنی هەتا ئێستا هەتا ساڵی ڕابردووش کە حرەکەی چوونە سینەما کەمتر بوو هەر لە کەمیا بوو ئێستا وردە وردە جوڵەیەک هەیە هەستی پێکرێت زۆر ڕاستە کاک لوقمان کاریگەری درامە بیانەکان بەهۆی لاوازی درامای کوردیەوە یاخودچی کە زیاتر درامای بیانی پەخش ئەکرێت لە تەلەڤیزیۆنەکان یاخود بەهۆی نەبوونی درامای کوردیەوە بڵێ من لەو بڕوایانیم یعنی لاوازی درامای کوردی بێ لە ڕووی ناوەڕۆک و با بڵێن شێوەوە زیاتر کەمیە یعنی کەمیەتەکە بۆ نمونە درامای بیانی تۆ وەکو هەموو کاڵایەکی ترە توانین لە هەموو وڵاتێکەوە بیێنیت ئیسرادی کەیت و بیێنی درامای کوردی ساڵی جارێک یا 2 کەس 3 کەس ئەگەر 2-3 بەرهەم هەبێت بۆیە دایمەن بینەریش پێویستی بە مەجالەیە و مەجالێکی خێزانیە و وەکووتم درامای بڵێ بینەری زۆرەوە کە نەبوو هی کوردی نەبوو ئەو مەجبورە سەیری بینەری درامایەکی ترە بێت جایتر هیە وڵاتێک بێ پەیوەندی بە ئاستەوە نییە گینا زۆر جار وەکو بابەت من تێبینیم کردووە درامای کوردی بابەتی زۆر باشتری تەرحەکرێ ئەوان زیاتر بابەتی گشتی و ڕوژاندن و ڕوودا و دروستەکەن و یعنی بە دوای چۆنەڵی جۆرێک لە یاریکردن بە ئەحساسی بینەرەوە جۆرێکە لە هوەری ینی چۆن بڵێ لەبەرەوە ئەو تەکنیکی باشێ بێگومان وەکو پێشتر باسمان کرد حتما یعنی ئەوان لە ڕووی تەکنیکی بەڵێ حکوومەتی میزانی زۆری لەبەردەسایەوە ئەو درامایی کەگا بەم کەناڵی پەخشێکە بەدەیان کەناڵی تر فرۆشراوەتەوانێ ینی لە ڕووە ئابوووریەکە و لە ڕووە تەکنیکەکە و لە ڕووە خۆی ئەو دوو بابەتە ڕووی تەکنیک و ئابوووریەکە پێشە لە پێشان هەبێت ئاستا تەکنیکەکە باشە بێ و ئەتوانی بەرهەمی باشش پێشکەشکە ئەگینا پەیوەندی بەوە نییە وەکو ئارزم کرد بەڵێ لە زۆربەی وڵاتانی شەمیشە باسەوە ئەکرێکە هونەرمەند یاخود ئەکتەر تەنها کاری ئەکتەریە تەنها کاری ئەوەیە هونەریە بەڵام لێرە لەلای ئێمە یا مامۆستا یاخود مۆزەفە ئەبێ لەگەڵ کارەکەی کارە حکومیەکەی یاخود لەگەڵ کارە ڕئیسیەکەی کە بژێوی ژیانی پێ دابینەکە لە هەمان کادا بتوانێت کارێکی درامی بکە ئەمەش ئەبێتە ڕێگری بۆ بەڕێزان و بۆ ینی کاتی زۆرتر ئەوێت بەتەکید یعنی ئێتە
پیشەوی بوون یعنی حرفی بوون لە ناو هەموو مەجالێکە زۆر پێویستە و ئەو مەجالە ینی ئەو کەسە ئەزمموی زیاترە بێ بەگشتی وەکو هەموو بابەتەکانی تر کە باسمان کرد لە مەجای سینەما و تەلەڤیزیۆنی یاخۆ درامای تەلەڤیزیۆنی و هەتا پرۆگرام و ئەو بابەتانی کە لە تەلەڤیزیۆن پەخشەکرێ ئەگەر ئەو کەسە تەنها پیشەکەی ئەوە بێ بێگومان زیاتر پێشکەوتوتر ئەبێ و زیاتر دەتوانێت عەتا و بەرهەمی باشتری هەبێ بەڵام بەرتەسکی کەمی بابەتەکان کە پێیوەستە بە ژیان و گوزارانی ئەو کەسێشەوە ئەکتەر بێ هەر مەجالێکی تر ئیشەکە پێویستی بە ژیان و بە گوزارانی خۆیەتی پێش ئەوەی کە ئەو هونەرە بکات بۆیە سەیرەکەی ینی ئەوە یەکێکی خاڵێکی نێگەتیفە لەو مەجالە ینی خەڵک بەزگشتی ئەوانەی کە لە مەجالە ئیشەکەن پیشەی خۆیان ینی پیشەی تریانە وەکو جەناب باسی کرد یا مامۆستایە یاخود فەرمانبەرە یاخود لە هەر کەرتێکی تری بازرگانیە کارەکات بۆیە پێویستە هونەرمەند یاخود ئەو کەسانی کە لە مەجای سینەما و تەلەڤیزیۆن ئیشەکەن حیرەفی بن تەنها و ئیشە بکەن بۆی بپەرژێنە سەر داهێنانەکانی ئەو گەیشتن بە و گۆڕانکاری و تازەکاری کە لەو بوارەیە ڕوەدا زۆر ڕاستە. کاک لوقمان پرسیارێکە لەوانەیە پرسیارە لای زۆربەی خەڵک دروست بووبێ بۆچی تەنها دراما کوردیەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پەخش ئەکرێ ینی ئێمە 12 مانگ لە ساڵەکەی هەیە بەس تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ینی جاری وە هەیە لە چەند زنجیرە درامایەک بەس لەو مانگەیە پەخش ئەکرێ ینی هەمویان بەرهەمی جوانن هەمویان کەسی باش ئەنجامی یاوە بەڵام نازانی سێری کامیان بکەیت ینی وەکو هەماژەمان پێکرد هەموو با بڵێن کێشەکان و هەمووی ئەو زاهیرانی کە بینین یعنی نامۆن ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بۆ سەرچاوەکی کە پێشتر ئاماژەمان پێکرد نەبوونی دراما بە بەردەوامی یعنی بەرهەم تەنها ساڵی بەرهەمێکەکەی بێگومان هەم کاستەکە هەم ئەو کەناڵی کە ئینتاجەکە کە ئەو کۆمپانیا یاخود لایانی حکوومەت حەزەکات لە باشترین کاتا پیشانی بە بۆچی ڕەمەزان اختیار کراوە لە بەرەوەی ڕەمەزان کاتێکە زیاتر خەڵک لە دەوری شاشەکەەوە بێتەوە شەوان بۆ حکومیەوەی بە ڕۆژ و هیلاکە و ینی مەوسمێکی ئاڵتونی پێڵێن لە شاشەیە زەهەبیە ینی بۆیە ینی کاستەکە هەموو ئەوەی کە ئیشان لەو هیناکرد و حەزەکەن لە کاتێکی وایە بێ بۆیە و کاتە ڕەمەزان کاتێکی زۆر شیاوە بەڵام ئەگەر چەند بەرهەمێک هەبێ کەناڵێک 4 بەرهەمیە بێ توانێت یەکێکیان کاتە ناو مانگی ڕەمەزانەوە ئێکە یەک بەرهەمی هەبوو مەجبورەبی کاتە ناو مانگی ڕەمەزانەوە لەو کاتەیە بەخشی کات. زۆر ڕاستە بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاک لوقمان غەریب کە بەڕێزیان دەرهێنەر و لە هەمان کاتدا سەرپەرشتیاری ناوەندی گافون ئەمڕۆ هیلاکمان کردی. کاک لوقمان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ زانیاریەکانی شت. زۆر سوپاس. بینەری پرۆمۆیەکی دیکەی کارەکانی کاک لوقمان ئەبین و کۆتایی بە بەرنامەکەێنین کاتێکی شاد بۆ مولایەکتان خواتان لەگەڵ. ئەرێ ئەفەنی بۆ دەمت بووە بەتەڵی تەقی دە قسە بکە بیکە بە خاتری خوا وەزمان لێبێنە خۆمان کێشە و ئاژاوەمان کەم نییە با خەریکی قوربەسەری خۆمان بین ماڵە نەشەیەکی ڕمان بینی 1000 شتمان بۆ دروست دەکە ناتوانین لە ماڵە بێنەوە کۆمەکە خەریکە خۆترە بێت خۆم زۆر بە بێدەسەڵاتە زانم بۆچی جە دازانم چی بکەم ئاپەرشیش کوژراوە ئێمە دەرەقەتی ئەمانە چۆنیە عومەر تۆ تاکەی وازم سەرێتێ ناهێنی بەس ڕاحم دەرچوو بەدەستەوە مفرح و مخلیص و مفلیسین لای جەنابم